هەر تایبەت بەم بابەتای کە هاوکارمان هۆشمەند وردەکاری تەواوی پێنیشانداین لەسەر بەرەو پێشچوون و بژانەوەی کەرتی گەشتیاری لە ناویدا گەشت و گوزار یاخود با بڵێن گەشتکردن بە لە ڕێگەی فڕۆکەخانەی هەولێرەوە و ئەو کۆمپانیا و نووسنگانەی کە گەشتەکان ڕێکەخەن میوانداری بەڕێز لەوەند مەموندیمان کردو کە سەرۆکی یەکێتی کۆمپانیای گەشتیارەکانی کوردستانە. بەڕێز لەوەندەم کاتت باش سڵاوت لەبێت. ئەو کۆمپانیا گەشتیاریانەی کە ئێستا کارەکەن دەتوانن گەشتەکان ڕێک بخەن بە چ میکانیزمێک کارەکەن تا توانی بێتیان بگەنە و ئاستی کە ئێستا کارەکانیان باش بوو بێت و گەشتیاریش لەو ڕێگەیەوە بوژا بێتەوە. زۆر سپاس بۆ جەنابێت. خۆتان دەزانن کەوەی کە باشم کرد پێشتر ئەم ساڵ لەخوا بە زیاد بێ هێڵی ئاسمانیەکان با بڵێن هەفتانە هێڵەکانیان زیاد کردووە، ئەتوانم بڵێم ژماری گەشتەکانیان زیاد کردووە بۆ هەولێر. ئەوەش دەبێتە ئەوەی کە جوورەی بازرگانی و گەشتیاری زۆر زیادی کردووە لە فڕۆکەخانەی هەولێری نێودەوڵەتی و تاوان ئەمە دەبێتە ئەوەی کە بژانەوەی کەرتی گەشتیاری و کەرتی فڕۆکەوانی لە هەولێری پایتەخت و کوردستان بەگشتی بۆیە هەر لەوەوە کە زۆربەی کۆمپانیا گەشتیارەکان کار دەکەن وەوان مستەفید دەبین لەوەی کە چەند هێڵی ئاسمانی زیاتر بێ و گەشتەکان زیاتر بێ لەم لە دوویەکی ترەوە من کە بەهۆی کە وەکو سەرۆکی یەکێتی کۆمپانیەکانی فڕۆکەوانی و گەشتیاری لە نزیکەوە ئاکادارم کە ڕۆژانە تۆمارکردنی کۆمپانیەکانی نوێ لە هەرێمی کوردستان ئەوەش بێتەوەی کە چەندین هەلی کار زیادە بێ لەم وڵاتە. بۆیە دەتوانم بڵێم بە ڕقمێکی تەواونا بەڵام دەتوانم بڵێم 150 تا 200 کۆمپانیا و نووسینگە و بریکاری فڕۆکەوانی و گەشتیاری لەم ساڵدا ئێستا لە حاڵەتی ئەوەن کە دوکۆمنتیان لە مامەڵەیەدا کە بۆیە بە ئیجراعاتی قانونی تەواو بکەن تاوەکو ئیجازەکانیان وەرگرن و ئێمە بەسەر سەرتاسەری هەموو کوردستان ئەتواڵم زیاتر لە 900 تا 950 کۆمپانیا بریکار و نووسینگەمان هەیە. باشە لەو ڕێژەی کۆمپانیانە کە هەن و بەشدارە بن چەند هەلیکاریان ڕەخساندووە کاک لەوەن؟ خۆتان دەزانن هەر کۆمپانیا یاخود هەر نووسینگەیەگە بێ بەلایانی کەمەوە کەمترین لە 4-5 کارمەندی هەبێ و حتمما ئەو کۆمپانیا گەورەکانیش کە ئیشوکاری زیاتریان هەیە تا توام کۆمپانیا بگاتە 40 تا 50 کارمەندیش. بۆیە ئێمە ژمارەیەکی تەواوی با بڵێن ئەوانی کە کار دەکەن لامان نییە 100%، بەڵام متوانم بڵێم تۆ بۆ هەر یەک نووسینگەیان بریکارێک یان هەر کۆمپانیایەک پێویستی بە 5 کارمەند دەبێ بەلایانی کەمەوە ئەگەر زیاتر نەبێت لە 20 و 15 بۆیە خۆی لە خۆیدا ئەمە ئەتوانین بڵێن 5 عائیلە توانی بیخاتەیشەوە. بۆیە ینی هەردەم ئەمە داوامان کردووە لە حکوومەتی هەرێمی کوردستان کە کۆمپانیا گەشت و گوزارەکان و فڕۆکەوانەکانی هەرێمی کوردستان دەبێ با بڵێن ینی لە پشتیان بوەستن حکوومەت تاوەکو بتوانن هەردەم لە پێشەوە بن، چونکە ئێمە کەرتی گەشتیاری لە هەموو قەیرانێکدا لە هەموو مشکلێکدا کەرتی یەکەم دەبین لە باڵن زەرمە دەبین و ئاخر کەرتیش دەبین دەگەڕینەوە ناو بازار. بۆیە هەرچەند پێیان بکرێ حکوومەت و بەڵێ کاک لاوەند ئەو کۆمپانیا گەشتیاریانەی کە لەژێر چاودێری ئێوەن یاخود با بڵێن ئێوە بە گشتی چ پەیوەندیەکتان هەیە هەماهەنگیتان هەیە لەگەڵ کۆمپانیەکانی دەرەوە لە ئەو وڵاتانەی کە کەرتی یاخود با بڵێن گەشتیاری ئەو کۆمپانیانە ڕێکەخەن ئێوە چه هەماهەنگیەکتان هەیە لەگەڵیان؟ حەزەکەم شتێک باس کەم دەڕۆگەی کەمەکەات و پێش هەفتەیە گەگەر بینیتان دەستەی گەشتوگوزاری بەغدا هاتبووم بۆ هەولێر. من وەکو یەکێتی کۆمپانیەکانی فڕۆکەوانی ئامادە بووم لەم بیردا ئەوەی کە ئەمە لێرەین ئێمە داکۆکی لە هەموو کۆمپانیەکانی گەشتیاری و فڕۆکەوانی لە هەرێمی کوردستان دەکەین. ئەوە بوو کە یەکەمین قسەمان ئەوە بوو کە بێکردنەوەی لەقیەکانی کۆمپانیەکانی گەشتیاری لە بەغدا و ناوڕۆست و خاروی عێراق بە ئاسانی بکرێ. پێشتر نەدەکرا زۆر زەحمەت بوو، ئێستا ئەوەمان جێبەجێ کردووە لە مزەکەرێکی تەفاهم لە بینی هەردوو حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی مرکزی ئەوەمان تەواو کرد و هەروەها نەمانهێشت ئەو کۆمپانیا وهمیانەی کە لە ناوەڕاست و خوارەوە دێن بۆ هەرێمی کوردستان ئەوەش بۆتە ئەوەی کە زیاتر پەرە بدرێت بە کۆمپانیەکانی ناوەخۆ کە بتوان لە ڕێگەی وانەوە هەموو گروپاتە گەشتیاریەکانیان بهێنن بۆ هەرێمی کوردستان و هەرچەندە ئێمە لەوە ئیش دەکەین کە
پێشانگا و کۆنفرانسی نێودەوڵەتی ئامادە بکەین لە هەرێمی کوردستان تاوەکو بتوانین زیاترین کۆمپانیەکانی دەرەوە بێنین بۆ هەرێمی کوردستان و لەگەڵ کۆمپانیەکانی ناوەوەی هەرێمی کوردستان گرێبەست بەستن. ئیش و کارەکانی ئێمە ئەوەیە کە بتوانین هەر کەسێک هەروەها گەر کۆمپانیایەک بەڕێگای خراپ کار بکە ئێمە ئاگداری حکوومەتی هەرێمی کوردستان دەکەینەوە لە ماوەی هەفتەیەکدا ئێمە زیاتر سێ-چوار کۆمپانیا ئاگدارمان کردەوە کە هیچ بە ئیجازەیەکیان نەبووە و ئاگداری بەڕوراتی گشتی گەشتوگوزاری هەولێرمان کردێتەوە ئەبێ ئەو کەم بۆیە ئێمە لێرەین تا بتوانین داکۆکیێکی تەواو لە هەموو ئەو کۆمپانیانە بکەین کە ئیجازیان هەیە و بتوانن زیاتر کارەکانی خۆیان بەرەو پێشەوە بن چونکە ئەوان خۆتانزان زەریبە ئەدەن زەمان ئەدەن مەساریفیان باشە کاک لاوەند سەرمای ئەوان چەنە سەرمای ئەو کۆمپانیانە چەنە ئەوانەی کە ئیش و کاری گەشتیاری یەکەن ئێستا بەڵێ بەڵێ ئەم کۆمپانیانە خۆتەزان کۆمپانیای گەشتوگوزار بەپێی یاسای ساڵی 97 دامەزانی کۆمپانیا توانین لەبەر 1 ملیۆن نارە تو ببی بە ڕائسمالت دابنێ گشتکارەکان بکەیت بۆ ئێمە داوامان کردو زۆر جار کە ڕائسمالەکە بێ زیاد بکرێ تاوەکو بتوانێت گەشتیار محفوظ بێتن ئەگەرات و هەر کۆمپانیایەک با بڵێن تووشی کێشە بوو تا بتوانانی قەرەبووی گەشتار بکاتەوە. پێشنیارەکەتان کردو بە چەندیان بێ پێشنیارتان کردووە ئەو پارەیە بگاتە چەند؟ بەڵێ ئەمە دامان ناوە کە بەلانی کەمەوە 50 ملیۆن ناری عراقی هەبێ کۆمپانیا تاوەکو بتوانانی حکوومەت لە کاتی ئەو کۆمپانیایە شیخراپکە 50 ملیۆنمان داناوە تۆزێ سەختە بەڵام ئەوە باشترین شتە کە بتوانانی کۆمپانیای گەشتیاری بە کوالەتێکی باش گەشتیارانی خۆی ببا و بهێنی بۆ هەرێمی کوردستان. ئێمە لە نزیکەوە چاودێری هەموو کۆمپانیەکان دەکەین و ئەگە هەر خەریلەکە بێ ئێمە ئاگداری حکوومەتی هەرێمی کوردستان و با بڵێن دانی پەیوەنددار دەکەینەوە. بەڵام ئەوەی کە دڵخۆشکەرە ئەمڕۆ ئێمە دیسان دەڵێنەوە هێڵی ئاسمانی زیاتر بۆتەوە و هەولێر بەستراوەتەوە بە جیهان و ڕۆژانە ئێمە کار لەسەر ئەوە دەکەین کە بتوانین هێڵی زیاتر ئاسمانی بێنین بۆ هەرێمی کوردستان. خۆتان باستان کرد هێڵی ئاسمانی هێڵی لەندەن کە بەڕاستی دوو پایتەخت کۆکو لەندەنمان بەستەوە بە هەرێمی کوردستان و ئێستا تونس و لە نزیکی زۆر نزیکدا هێڵی ئاسمانی ترش بەتەمان بێن بۆ ئێرە بۆیە ئێمە چەند کار بکەین بۆی زیاتر دەواازە بکەینەوە لەگەڵ هەولێری پایتەخت ئەوە دەبێتە زیاتر جولەی گەشتیاری و بازرگانیش خۆتانزان بازرگانان ئەگەر هێڵێکی ڕاستەخۆ هەبێ زۆر بە ئاسانی دەگەنە هەرێمی کوردستان و زیاتر چاویان لەوە دەبێت کە بێن بۆ هەرێمی کوردستان. باشە کاک لاوەند هەفتانە چەند گەشتیاری ئەکرێت لە ڕێگەی ئەو کۆمپانیانەوە هیچ داتایەکتان لایە کە چەند کەس گەشت دەکات؟ من ژمارەی گەشتیار تەمان ژمارەی گەشتیار ئەو لای من نییە بە 100% چکۆ لای فڕۆکخانەی هەولێر نێودەوڵەتیە بەڵام ئێمە دەتوانین بڵێن ئەم ساڵ خۆشبەختانە لەگەڵ پار زۆر فەرقی کردووە. گەشتیار کە ئەچێ بۆ دەرەوەی هەرێمی کوردستان ئەم ساڵ زیادی کردووە بەوەی کە لەخوا بە زیاد بێ وەکو بڵێن موچە لە کاتی خۆی هاتووە و خەڵک تۆزی براوەتەوە و ئیش و کار تۆزیە فەرقی کردووە. ئەوەش خەبەرێکی تریش کە وڵاتی تورکیا ئێستا لە کاری ئەوەیە کە لەم ڕۆژانەی داهاتوو ئەوەی کە لە خوار 15 ساڵە و ئەوەی لە سەرۆی 50 ساڵە ویزەی پێویست ناکە بە وڵاتی تورکیا خەڵکێکی زۆر خۆی ئامادە کردووە گەشتی وڵاتی تورکیا بکە. بۆیە من چاوەڕێی ئەوە دەکەم لە مانگی هەشدا جولەی گەشتیاری زۆر بەرز دەبێتەوە و لە ڕێگەی کەناڵەکەتانەوە داوە لە هەموو گەشتیارانی خۆشەویست دەکەم کە 3 ساعت 4 ساعت پێشتر لە فڕۆکخانە ئامادە بن چکە خۆتانزان ئێمە فڕۆکخانەیەکی ناسک و جوانمان هەیە بۆیە ڕەنگە تەحملی زۆر قەڵباڵغی نەکە ئەگەر هاتوو گەشتیار لە کاتی خۆی بچی و پێشتر بچێ تا ئیشوکارەکانی خۆی بە تەنزیم بکە و گەشتێکی ئاسوودە و ئارام بکە بە وڵاتی دەرەوە بگەڕێتەوە هەرێمی کوردستان. بۆیە ئەبێت تەحملی ئەویان هەبێ من زۆر لە مێژ و حەزمە کرد ئەوەش باز بکەم کە گەشتیار ئەبێت تەحملی هەبێ لە کاتی تاخیربوون لە کاتی مشکلێک دەبێت لە فڕۆکخانە تیارەکان ئەمە خەتای فڕۆکخانە نییە خۆتانزان هێڵە ئاسمانەکان زەختێکی زۆریان لەسەرا بۆیە دەبێ مەڵە چای بکرین و گەشتیار ئەبێ تەحملی ئەوە بکە کە لە هەموو دنیای جیهاندا تاخیربوون هەیە و دەبێت بەدڵێکی فراوانەوە وەری بگرێ و گەشتەکەی خۆی ئەنجام کاک لاوەند ئێستا بابەتێکی دیکە هەیە پێدانی دۆلارە بە گەشتیار بە ئەو نرخی کە بانکی ناوەندی دایناوە 132,000 دینار بۆ هەر 100 دۆلارێک جام میکانزمە ئێستا لە بەغدا خەریکن کاری پێیەکەن بەڵام هێشتا نەهاتۆتە هەرێمی کوردستان ئەمە هیچ کێشە و گرفتێکی دروست کردووە لە گەشتەکان؟
حتما ئەگەر هاتوو لە فڕۆکەخانەکانی تری عێراق ئەمیشە پەیڕەو بکرێ و دەکرێت ئێستا حیوازم دەست پێ دەکا پێشتر کرابوو هەندێک ماوەیەک ڕایەنگە ئێستا دەستیان پێکردەوە جوولەی گەشتکردن زۆر زیاترە بێ گەشتیار استفادە دەکات لەمە وەیە ئێمە داوامان لە فڕۆکەخانەی هەولێری نێودەوڵەتی کردو هەر وەکو بڵین وەکو ڕاوێژ قسەمەڵەکردن وەبزەم نووسراوەکە لای بانکی مرکزی گەشتە فڕۆکەخانەی هەولێری نێودەوڵەتی بەڵام من تاکید نیم بۆیە ئەبێ میکانیزمێک دۆزنەوە کە شوێنی بانکەکان بکەنەوە کە ئەمەکرا حتمما جوولەی گەشتیاری زۆر زیاترە بێ چکەوەی کە گەشت دەکا ئەمڕۆ موچەی بە دینارە هەمشتی بە دینارە کە دلار وەرگری لە بازار خۆزان دلار تۆزێگرانە کە هاتوو بەسیارێکی حتمما جوولەی گەشتیاری زۆر زیاد دەکا و تەسیرێکی زۆر باش دەبێت ئەگەر هاتوو فڕۆکەخانەی هەولێری نێودەوڵەتی بە زووترین کات ئەم کارە تەواو بکە لەگەڵ بانکەکانە و ئۆفیسی لەقەکانیان خۆیان بکەنەوە ناو بانکان هەندێک جار تووشی کێشە دەبین لەگەڵ چەند مسافرێکە ئەگەر بچێ بۆەوەی کە سەفەر ناکە بەس بۆی کە ئیستیفادە بکە لەم شتا بەڵام ئەوەش نەماوە من لێرە دڵنیایی دەمە هەموو گەشتیانە ئەبێ دووەبزانم ئەوەی کە دوای پاسپۆرت کۆنتترۆل ئەبێ ئەم کارە بکە بۆیە کە دەبێت لە کاتی سەفەرکردنە نەک بۆی کە تۆ بتێ بتاقێک بڕی ئەمە زۆر ئیستیفادە دەبێت بۆ گەشتیار و گەشتیاری ئیستیفادەیەکی زۆر باشی لێ دەکات و حتمما دەبێت ئەوەی کە زیادبوونی گەشتیار ئەوەش لە ڕوویەکی ترەوە فڕۆکەخانەی هەولێری نێودەوڵەتی با بڵێن داهاتی زۆر زیاتر دەبێ چەند گەشتیار سەفەر بکە حتمما وەزعەکە دەسوڕێتەوە. بەڵێ بەڕێز لاوەند مەموندی سەرۆکی یەکێتی کۆمپانیا گەشتیارەکانی کوردستان ڕاستەخۆ لەو لێرە و لەگەڵ ما بسپاس بۆ بەڕێستان.